قۆناغی چوار هیوای لەرزاغی و تەندروستی بۆ هەمووتانە خوازم. گوڵە جوانەکانم ئەمڕۆ لە وانەی کوردیدا وانەیەکی نوێ دەخوێنین کە ئەویش باخی گشتیە کە لەم وانە نوێدا باز لە باخی گشتی و هەروە کۆمەڵێک خۆڕەوشت و هەڵسوکەوتی جوان و گونجاو دەکەین کە پێویستە لە شوێنە گشتیەکاندا ئەنجامی بدەین. و ئێستاش لەگەڵم بن با پێکەوە وانەکە بخوێنینەوە. گوڵەکانم ئەوا من پەرتووکی کوردیم کردوتەوە و ئێوەش وەکو من پەرتووکی کوردی بکەنەوە و بیکەنە سەر وانەی باخی گشتی و با پێکەوە وانەکە بخوێنینەوە. وەرزی بەهار وەرزی گەشت و گوزارە. کۆمەڵەی گەشت و گوزاری قوتابخانە لە ڕۆژێکی بەهار بڕیاری گەشتێکی بۆ باخی گشتیدا. چی پێویست بوو بۆ ئەم گەشتە وەک خواردن و کەرەستەی یاری ئامادەیان دەکرد. لەو ڕۆژەدا قوتابیەکان بە بەرگی کوردی جوانەوە ئامادە بوون و بە پاس بەرەو باخی گشتی کەوتنە ڕێ. بەگەیشتنیان لە بەردەم باخەکە دابەزین و بە خۆشی و بەدەم یاریکردن و گۆرانی گوتنەوە بەناو باخەکە بڵاو بوونەوە. دڵخۆش بوون بە دیمەنی سەوزی گەڵای دارەکان و گوڵە باخە ڕەنگە و ڕەنگەکان. دەستیان کرد بە گۆرانی و سەما و هەڵپەرکێ و یاریکردن. کەژاڵ چووە نزیک گوڵە باخێکی جوانەوە کە تازە خونچەی ناسکی دەرکرده بوو. چەند کرمێکی سەوزی وردی بەسەر خونچەکانەوە بەدی کرد کە خەریکی خواردنی خونچەکە بوون و ڕێگەیان لە گەورەبوون و گەشەکردنی دەگرت. لەم کاتەدا بەبیری هاتەوە کە لەوانەی زانست خوێندوویەتی ڕووەک و گوڵ دوژمنیان زۆرە وەک ئەو کرمە وردانەی سەرخونچەکان. کەژاڵ سەری هەڵبڕی براکەی بینی خەریک بوو گوڵە باخێک لێ بکاتەوە. زوو فریای کەوت و پێی گوت نەکەی ئەو گوڵە باخە لێ بکەیتەوە چونکە ئەو گوڵانە هی ئێمە نین، دیمەنی باخەکە و شارەکەمان جوان دەکەن و بۆنی خۆش بڵاو دەکەنەوە و خۆشی بە دڵ و بە چاو دەبەخشن. پێویستە خزمەتیان بکەین و بیان پارێزین. براکەی پەشیمان بووەوە و داوای لێبوردنی کرد. بەڵێنیدا کە جارێکی دی بە مەبەستی لێکردنەوەیان دەست بۆ گوڵ نەبات. پاش یاریکردن و گەڕان و کاتێکی خۆش بەسەربردن قوتابیەکان کۆبوونەوە خۆیان بۆ نانی نیوەڕۆ ئامادە کرد. دوای پشودان و نان خواردن قوتابیەکان جارێکی دیکە تا نزیکی ئێوارە دەستیان کرد بە سازدانی چەند چالاکێکی شانەوەی و گۆرانی و هەڵپەرکێ و پێشبڕکێ. بەر لە خۆر ئاوا بوون قوتابیەکان بە خۆشی و شادیەوە بەرەو ماڵ گەڕانەوە. گوڵەکانم پێشەوەی کە باسی وانەکەتان بۆ بکەم ئەمێ ئەوەتان پێ بڵێم کە هەر یەکێک لە شارەکانی کوردستان باخی گشتی هەیە و ئێمەش کە لە شاری سلێمانین باخی گشتیمان هەیە. بۆیە با پێکەوە کورتێک ڤیدیۆ لەسەر باخی گشتی شاری سلێمانی ببینین. باخی گشتی 83 ساڵە بە پێوەیە. ئەو کاتەی دروست کرا کەوتبووە ئەو پەڕی شارەوە و خەڵکی بە سواری ئەسپ و تریشقە دەچوون بۆ پیاسە و سەیران تێیدا. باخی گشتی سلێمانی ساڵی 1930 لەسەر دەستی مەجید یعقوبی متەسەڕیفی ئەو کات بەردی بناغەکەی دانرا. ڕووبەری ئەم باخە 36,000 مەتر چوارگۆشەیە و نەخشەکەی لەسەر شێوازی دیزاینی پارکەکانی لەندەن دروست کراوە. بەدەست و بازووی کرێکار و ئەندازیارانی سلێمانی خۆی دروست کراوە. بێجگە لە یەک درەخت بە ناوی قەزوانی لیگسترۆم هەموو دار و درەختەکانی ناو ئەم باخە بەرهەمی ناوخۆیی بوون. درەختەکانی ناو باخی گشتی بریتین لە سنەوبەر، تو، سوورەچنار، کەتوو، قەزوان و بەڕوو. بە تەمەنترین درەختی ناو باخی گشتی ئێستا تەمەنی زیاتر لە 70 ساڵە و هێشتا بە تۆکمەیی ماوەتەوە. خوێندکاران
لەوە ئەومان بۆ دەردەکەوێت کە لە وەرزی بەهاردا کاتێک کە شەهوا خۆش دەبێت و بەرەو گەرمی دەڕوات، کۆمەڵگەی گەشت و گوزاری قوتابخانەیەک بڕیاری ئەوە دەدەن کە گەشتێک بۆ خوێندکارەکانی سات بکات بۆ باخی گشتی. کە هەروەک لە ڤیدیۆکۆ بینیمان باخی گشتی لە ساڵی 1937 دروستکراوە لەسەر دەستی مەجید یاعقوبی کە ئەم باخە سەرەتا کە دروست کراوە بەهۆی ئەوەی کە شار بچووک بووە کەوتۆتە قەراغی شاری سلێمانیەوە، دواتر کە شار وردە وردە بەرەو گەورەبوون ڕۆیشتووە، ئێستا لە ناوجەرگەی شاری سلێمانیدایە. پاشان خوێندکارەکان لەو ڕۆژەدا جلوبەرگی جوانی کوردی دەپۆشن و کەرەستەی یاریکردن و خواردن ئامادە دەکەن و لەگەڵ خۆیاندا دەیبەن بۆ باخی گشتی کە هەردەگەنە ئەوێ دەست دەکەن بە یاریکردن و سەما و گۆرانی وتن. یەک لە خوێندکارەکان کە ناوی کەژاڵ بوو چووە لای ئەو گوڵانەی کە لە باخەکەدا چێنرابوون، بینی کەوا براکەی بەنیازەیەکێک لە گوڵەکان لێ بکاتەوە، بۆیە هەرزوو چووە لای براکەی و پێیوت نابێت ئەو گوڵانە لێ بکەیتەوە چونکە ئەوانە هی ئێمە نین. هەر بۆیە زوو براکەی داوای لێبوردنی کرد و وتی کەوا جارێکی تر زیان بە گوڵەکان ناگەێنێت. و پاشان دەستیان کرد بە خواردنی نانی نیوەڕۆ و ئەنجامدانی چەند چالاکیەکە تاوەکو ئێوارە. و پاشان پێشەوەی کە خۆر ئاوا بێت گەڕانەوە بۆ ماڵەوە. کەواتە لێرەوە ئەومان بۆ دەردەکەوێت کاتێک کە دەچین بۆ شوێنێکی گشتی، ئیتر باخێک بێت یاخود پارکێک یان شوێنی یاریکردن یاخود سەیرانگەیان هەر شوێنێکی گشتی بێت، ئەوە ئێمە نابێت سیمای ئەو شوێنە تێک بدەین چونکە ئەوانە مڵکی گشتین، واتە ئەگەر ئەو شوێنە سەوزای و دار و درەختی لێبێت ئەوە ئێمە نابێت زیان بەو گوڵ و سەوزای و دار و درەختە بگەێنین، بۆ ئەوەی ئەو شوێنە هەموو کات بە سەوزی بمێنێتەوە و هەموو کەسێک و هەموو کاتێک بتوانین سوودی لێ وەربگرین. و هەروەها کاتێک کە خواردنێک لەو شوێنە دەخۆین نابێت دواتر پاشەڕۆکەی لەسەر زەوی فڕێ بدەین یاخود بە دەوروبەری خۆماندا بەرشوبڵای بکەینەوە، چونکە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو شوێنە پیس ببێت و سیمای ئەو شوێنە تێک بچێت. لە هەموو شوێنێکی گشتی شوێنی تایبەت بە فڕێدانی خۆڵ و خاشاک و پاشەڕۆ هەیە، بۆیە پێویستە هەر خواردنێکمان خوارد دواتر پاشەڕۆکەی بەرینە ئەو شوێنەی کە گونجاوە بووی، بۆ ئەوەی ئەو شوێنە هەمیشە بە پاک و خاوێنی و سەوزی و جوانی خۆی بمێنێتەوە و هەمیشە بتوانین سەردانی بکەین و سوودی لێ وەربگرین. گوڵەکانم ئێوەش چەند جارێکی تر وانەکە بخوێننەوە و ئەم وانێشمان بە هەمان شێوی وانەکانی تر ڕێنووسمان هەیە کە پێویستە بەشێک لە وانەکە لە دەفتەری ڕێنووس بنووسینەوە. ئەم وانەیەش زۆرە هەمووی نانووسینەوە بەڵکو تەنها پەڕەی یەکەم دەنووسینەوە، واتە هەتاوەکو وەک ئەو کلمە وردانی سەر خونچەکان لە دەفتەری ڕێنووس بنووسنەوە. و ئێستاش بچنە دوو پەڕە دواتر. هەروەک دەبینین لێرەدا ڕاهێنانمان هەیە کە بۆ ئەم وانەیە دوو ڕاهێنانمان هەیە، من هەر یەکیانتان بۆ ڕوونەکەمەوە و یەک دانە لە هەر ڕاهێنانێکدا بۆ ئێوە وەڵام ئێمەوە. ڕاهێنانی یەکەم دەڵێت وەڵامی ئەم پرسیارانە بدەرەوە. یەکەم بەهار بۆچی وەرزی گەشت و گوزارە؟ چونکە کەش و هەوا خۆش دەبێت و بەرەو گەرمی دەڕوات و هەروەها دار و درەخت و گژوگیا سەوز دەبێت و ئەمە ژوا دەکات هەم دیمەنەکەی و هەم کەش و هەواکەی گونجاو و لەبار بێت بۆ گەشت و گوزار و سەیرانکردن. دوو پرسیارەکەی تر وەڵام نایەمەوە بۆ خۆتانی جێ ئەهێڵم ئەبێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوە و بە هەمان شێوە وەڵامەکەی لەسەر دەفتەری ڕێنووس دەنووسنەوە. پاشان دەچینە پەڕەی دواتر. هەروەک دەبینن لەم پەڕێشدا ڕاهێنانێکی ترمان هەیە کە ڕاهێنانی دووەمە، دەڵێت وشەی گونجاو بۆ ئەم بۆشایانەی خوارەوە دابنێ. کەژاڵ براکەی بینی خەریکە بۆشایی لێ بکاتەوە. کەژاڵ بینی براکەی خەریک بوو چی لێ بکاتەوە؟
خەریک بوو گوڵە باخێک لێ بکاتەوە کەواتە لە بۆشایی یەکەم دەنووسین گوڵە باخێک بەم شێوەی من بۆشایەکانی تر پڕ ناکەمەوە و بە هەمان شێوە ئەرکی ماڵەوەیە بۆ ئێوە بە هەمان شێوە وەڵامەکەی لەسەر دەفتەری ڕێنووس دەنووسنەوە. شیرینەکانم ئەم وانەیەشمان تەواو بوو بۆ هیوایم کە سووتان لێ وەرگرتە بێت و هەتاوەکو وانەیەکی تر خواتان لەگەڵ.